بەچەپڵەکانتان با پێشوازیان لێ بکەین. فەرموو دەست پێ بکەن. بەیانیتان باش، گیانتان باش. نامەوە بژیم منیش مام خوێندنم هەیە. مافی خۆمان ڕاخۆم سەر ببڕ چونکە منیش مرۆڤم تەنها قەبان بچووکە. منیش مافی ئەوەم هەیە کە خۆش بیسترم. مافی ژیانم هەیە لە تەندروستێکی باش بژیم پێداویستی خزمەتگوزاری تەندروستیم بۆ دابین بکرێت. ماف خۆ بەڕێزم لێ بگیرێت ئەگەر چیکە منداویش بم. آفرین، استانبول،